سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوڕێی هاوکارم ڕێزان هاتوینەتەوە خزمەتان بۆ بەرنامەی ئێمە و بینەران. ئازیزان لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێت و هیوادارم لە هەر کوێکان ساغ و سڵامەت بن و مەجاریەوەتان هەبێت کە تا کۆتای ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. بینەرانی عزیز، سەرەتای بەرنامەکەمان بە وتەیەک بە بۆنەی ئیعدامی تێکۆشەری سیاسی حەیدەر قوربانی دەست پێ دەکەین. ئیعدامی جنایەتکارانەی حەیدەر قوربانی شەپۆلێکی لە تووڕەیی و بێزاری لە شاری کامیاران و لە هەموو کوردستان و ڕێخست. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا لە پاڵ بەساتی سەرکوت و زیندان و ئەشکەنجە و خەڵتانی خوێنکردنی هەموو ناڕازیان و دەنگێکی ئازادی خوازانە سزای ئەعدامی وەک توندوتیژێکی ئاگاهانە و ڕێکخراو بۆ لە نێوبردنی نەیارانی سیاسی ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی ئەم نیزامە زاڵمانەی سەرمایەداری بەکارهێناوە. سزای ئەعدام وەک جنایەتێکی سازماندراوە لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە تا ئێستا یەکێک لە پایەکانی حاکمیەتی ڕژیمی کۆماری ئیسلامی بووە و بە چاوترسێنکردنی خەڵک سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەلاڕێدابردنی ڕایگشتی لەسەر ڕیشەی موسیبەت و نابسامانیە کۆمەڵایەتەکان لە ڕێگەی بڵند و تەبلیغاتەکانیانەوە سزای ئەعدام وەک ڕێگای بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم نابسامانیانە و کاردانەوەی لێبراوانە لە بەرامبەر ئەم گرفتە کۆمەڵایەتیانەدا تەبلیغ دەکەن. ئەوان دەڵێن کە ئەگەر ئیعدام نەبێت تاوانکاری کۆمەڵایەتی هان دەدرێت و ئەمنیەتی کۆمەلگا دەخاتە مەترسیەوە.
ئەم ئیداانە لە حاڵێکدا مەترح دەکرێن کە بە پێ ئەو هەواڵ و راپۆرتانەی لەلایەن کاربەدەستان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەر ڕژیم بڵاو دەبێتەوە ڕێژەی جورم و جنایەت لە ئێران گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و لە ئێستادا ڕێژەی جورم و جنایەت لە ژمارەی دانیشتوانی وڵات زیاترە. لەلایەکی ترەوە بە پێ تەجروبە عینیەکان لەو وڵاتانەی کە سزای ئایدام هەڵوەشانەتەوە و بە پێ ئاکامی توێژینەوەی کارناسانی کاروباری کۆمەڵایەتی هیچ ئامارێکی مستەنەد و شاهدێکی جێباوەڕ کە نیشانی بدات لە ڕێگای ئێدامەوە دەکرێت بەر بە سەرهەڵدان و پەرسەندنی تاوانکاری کۆمەڵایەتی بگیرێ بۆنی نییە. بە پێچەوانەوە ئەم توێژەوانە دەریان خستووە لە کۆمەلگایەکدا کە کەلینی نێوان هەژاری و دەوڵەمەند قوڵتر دەبێتەوە و نظامی ئابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆربەی خەڵکو و هاوکات کەڵەکەبوونی زیاتری سەروەتی کەلان لە دەست تاقمێکی بچووکدا بە بەردەوامی هەژاری و بێبەشەیە کۆمەڵایەتیەکان دەبنە بربەستێک بۆ پەرسەندنی جورم و جنایەت. لە ڕاستیدا ئەوە خودی نظامی سەرمایەداریە کە جۆر و ڕادەی ئەو جرمەی کە سزای بۆ دیاری دەکرێت بەرهەم و سەر لە نوێ بەرهەم دێنێتەوە. تەجروبەی مێژوویش ئەم ڕاستی سلماندووە کە لە وڵاتانی گەشەکردووی سەرمایەداری لەو شوێنەی کە خەباتی چینی کرێکار و خەڵکی ئازادی خواز هەندێک ڕفۆرمی کۆمەڵایەتی و بەرنامەی ڕفاهی بۆ سەر دەوڵەتەکاندا سەپاندووە لە ڕێژەی جورم و جنایەت و تاوانکاری کۆمەڵایەتی بە شێوەیەکی بەرچاو کەم بووتەوە. لەلایەکی ترەوە ئەزمونونەکانی تا ئێستا دەرخەری ئەو ڕاستیان کە پەیڕەوکردنی سزای ئەدام لەلایەن دەوڵەتەکانەوە کۆمەلگا ئاسی پەزیرتر دەکات و دۆخ و بواری دەرونی گونجاوتر بۆ پەرسەندنی تونند و تیژی و جرم و جنایەت دەڕخسێنێ. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر ئێستا بە سەدان کەس لە تاوانکارانی کۆمەڵایەتی لە سلولەکانی مەرگدا لە چاوەڕوانی ئیجرای حکومی ئێعدامدا ڕاگرتووە. هەرچەند کە ڕژیم ئێعدامی ئەم زیندانیانەی بە پاساوی فریوکارانەی بردنەسەرەی زەریبی ئەمنیەتی کۆمەڵایەتی و ئیجرای دادپەروەری ئەنجامەدات، بەڵام لەگەڵ وەڕێخستنی شەپۆلی کوشداری زیندانیان لە دۆخی ئێستادا بە شوێن ئامانجێکی سیاسی دیاریکراوی تریشەوەیە. لە باروتیخدا کە ڕژیم باری قورسی قەیرانی سەرمایەداری ئێران و گوشاری تەحریمە ئابوووریەکانی خستووەتە سەرشانی کرێکاران و خەڵکی بێبەشی کۆمەلگا و بێمافێکی سیاسی و کۆمەڵایەتی بەرینی بەسەردا سەپاندون و خۆی لە بەرامبەر کاردانەوەی جەماوەری دەستکورتی خەڵکدا لە مەترسی دەبینێ بۆ بەرگرتن لە هەڵچوونی ئەم قین و تووڕەیە پنخواردووە شەپۆلێک نوێ لە کوشتاری زیندانیانی خستووەتە ڕێ. سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەزانن ئەو هەژار و فەلاکەتەی بێوێنەی کە بەسەر خەڵکی بێبەشی کۆمەلگایاندا سەپاندووە دەرکردن و بێکارسازی بەرین و هەموو ڕۆژەی کرێکاران داسەپاندنی حەقدەستی چەند قات لە ژێرهێڵی هەژاریدا بەسەر ئەو کرێکارانەدا کە سەرجەم نیعمەت و ڕفاهی کۆمەلگا بەرهەم دێنن، دوا خستنی دانی حەقدەستی کەم و هیتر ئاسەوارێکی بێجگە لە ئاخێزی هەژاران و دەستکورتەکانی کۆمەلگای بە شوێنەوە نابێت. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵقەرتێەوە بەرەوپەتی سێدارە ڕۆژ. Aman lerzana, sodey lerzana, arey zanjiru alqa lerzana. Aman lerzana, sodey lerzana, arey zanjiru alqa lerzana, arey zanjiru alqa lerzana.
نلرزانا روزی نبردو دل نلرزانا سوزی لرزانا تاکی لرزانا اما لرزانا سوزی لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا ایتر قابسته سلطانواوی بسیاری دنگی دیدی چوساوی ایتر قابسته جیانی سستی گیرو دیاسای کونا پرستی گیرو دیاسای کونا پرستی گیرو دیاسای کونا پرستی اما لرزانا سوزی لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا أواتو دروي كاكين الزانا نوري هرمتي نون مامانا أواتو دروي كاكين الزانا نوري هرمتي نون مامانا روجي نبردو دل نلرزانا روجي نبردو دل نلرزانا سوزی لرزانا شاکی لرزانا اما لرزانا سوزی لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی ڕێبوار مەهابادی لە نامەیەکی مفەسەلدا تیش دەخاتە سەر هەڵوێستی کۆمەڵە بەرامبەر بە خەباتی چەکداری و نووسیوێتی کۆمەڵە بە دروست ڕەخنە لەو هێزە و لایەنانە دەگرێت کە بە شێوەیەکی نامەسئولانە و بەبێ پەیڕەویکردنی هیچ سیاسەتێکی ڕوون جاروبار حرەکەتێکی چەکداری لە شوێنێک ڕێدەخەن و هەموو جارێکیش بەداخەوە ژمارەیەک لاوی تێکۆشەر و خوێنگەرم تێیدا گیانیان لەدەست دەدەن. ئەوە ڕەخنەیەکی لە جێگای خۆیەتی و لام وایە دەبێ هەر لەسەری بەردەوام بن بۆ ئەوەی ڕێگا نەدەن ئەم جۆرە سیاسەتە لەوە زیاتر زیان با بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان بگەێنێت. بەڵام لە ڕاستیدا مەبەستی من لە نووسینی ئەو نامەیە مەسلەیەکی دیکەیە، ئەویش ئەوەیە کە ئەم جۆرە کارە نامەسئولانەیە ڕێگە بە کەسانێک کە هەر لە ئەساسدا دژ بە مقاومەتی چەکدارانەی خەڵکی کورد بوون دەدات کە لەو فرسەتەدا کەڵک وەربگرن و ژەهری خۆشیان بڕێژن. ئەو کەسانە بە ئاشکرا و جاروبار بە شێوەی شەرنێونانە و ژێر بەژێر هێرش دەکەن بۆ سەر خەباتی چەکدارانی هێزی پێشمەرگە لە ساڵانی ڕابردوودا و باز لە بێ ئاکامبوونی خەباتی چەکدارانە دەکەن و خەڵکی کوردستان و ڕێکخراوە سیاسیەکانی بەهۆی گرتنەبەری ئەم سیاسەتە لە ڕابردوودا سەرکۆنە دەکەن. خۆیان لیبراڵ هەڵدەخەن و توندوتیژی چەکدارانە ڕەت دەکەنەوە و بۆ نیشاندانی کارسازبوونی شێوەی هێمنانی خەبات قەڵەمەکانیان خستۆتە کار. بە بڕوای ئەوان گۆیا سەردەمی ئێمە سەردەمی دیالۆگ و وتوێژ و مبارزەی چەکدارانە کۆسپی سەر ڕێگای بردنەپێشی شێوەکانی شارستانی خەباتی سیاسیە. گۆیا خەڵکی کوردستان لە ئاکامی دەستبردن بۆ چەک خەسارەتی لێکەوتووە. بە جۆرە قسە دەکەن کە گۆیا شێوەی هێمنانەی هەڵسوراوان و دیالۆگ لە پێناو وەدەستێنانی داخوازی یەکانی خەڵکی ستەم لێکراوە و کرێکاران و زەحمەتکێشان ڕێگەی پێدراوە و ئەوە خەباتی چەکدارانەیە کە ئیمکانی کەڵک وەرگرتن
لەم هەلو مەرجەی بربەست کردووە. پێویستە کۆمەڵە لەسەر هەڵسەنگاندنی خۆی بۆ ئەم شێوە خەباتە و مێژووی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە زیاتر بدوێت و ڕێگە نەدات کە ئەم هەڵوێستە خۆ بەدەستەوە دەر و ناشۆڕشگێرە خەوش بخاتە سەر خەباتێک کە گەلێک دەرس و ئەزمموی بەنرخی بۆ خەڵکی کوردستان تێدایە کە بەبێ ئەوە سەرکەوتنی دواڕۆژ ممکن نابێت. کاکە ڕبواری بەڕێز زۆر سپاس بۆ نامەکەت. ئەوەی ئێوە نووسیتانە ڕێک هەڵوێستی کۆمەڵەیە و هاوڕیانی ئێمە لەسەر هەر ئەو بۆنەیەدا کە ڕەخنەیەکیان لە مولە و لەسەرکردەوەی چەکداری بە ئیستراتێژی ڕەوشن گرت بێتە مەبەستی ئەسلیان ئەوە بووەکە ڕێگە نەدەن کردەوەی نامەسئولانە کاربکاتە سەرورەی جەماوەر و ڕابردووی پڕ لە شانازی ئەو خەباتە هەر ئەو جۆرەی ئێوە ئاماژەتان بۆ کردووە بچینە ژێر پرسیار. پەرەدان بەو بۆچوونە لەلایەن کەسانێکەوە کە نیەتی خراپیان نییە لە باشترین حاڵەتدا تەوەهم و خۆشباوەڕیە و ئەو جەریانە سیاسیانی کە کەوتونەتە ئەو جۆرە بەناو پێدانە و پێداچوونەوە بە خۆیاندا و هەستی ڕنج بە خەساری لە ناو خەڵکی کووردا بە وجود دێنن بە ئاشکرا و بە شێوەیەکی فریوکارانە چاویان لە دیتنی واقعیەتەکانیش دەبەستن. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا هەستی پاراوێت
سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەست پێشکەش بڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەست پێشکەش بڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن هاگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن هاگرێ بەرگا بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی سامان لە شاری سەقزەوە لە ئیمەیلێکدا نووسیەتی هەفتەی ڕابردوو لە دوو بەرنامەی وتەی ڕۆژی تەلەڤیزیۆنی کۆمەڵا باسی لەسەر مەوادی مخدر و چۆنیەتی بڵاوکردنەوەی ئەو مەوادە لە ناو زیندانەکان و لە دەرەوەی زیندان کرا. ئەگەرچی ئەم وتارانە لە جێگەی خۆی بە کەڵک و پڕناوەڕۆک بوون، بەڵام بەهۆی ئەوەی کە بەڵای ماڵوێرانکەری ئاعتیاد بە مەوادی مخدر بە ڕادێکی پڕمەترسی لە وڵاتدا پەرەیسەندووە، ئەوەندە تەوەجۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بۆ لە قاودانی ڕژیم و نیشاندانی ڕێگای نەجات بە لاوانێکە گیرۆ دەبوون کافی نییە. بۆیە من داوا دەکەم لە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بۆنەی ئەم بەڵام ماڵوێرانکەرە کە هەزاران جوان و بنەماڵە پێوە دەناڵێن بەرنامەیەک ئاموزشی بە بەشداری کەسانی شارەزا و پەسپۆر لەو بوارانەدا ئامادە بکەن و بڵاوی بکەنەوە. بە بۆنەی ئەوەی کە گەلێک لە لاوانی کوردستان گوێ بە قسەی کۆمەڵە ڕادەگرن و بەرنامەی ئاموزشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەئسیری باشی لەسەردان دەبێت و وەزیفەیەکی گەورەیە کە دەکەوێتە سەرشانتان کە هیوادارم هەنگاوێکی پێویستی بۆ هەڵبگرن. پێویستە بڵم کە ئەم مەسەلە ماڵوێرانکەرە داوینی زۆرێک لە جوانانی ئەم وڵاتی گرتووەتەوە بە سەدان هەزار بنەماڵە بەدەست ئەم بەڵایە دەناڵێن و ژیانی هەزاران لاوی ئەو وڵاتی خستوەتە مەترسیەوە. من بۆ خۆم شاهدی ئەوەم کە کەسانێک دەناسم کە تا دوێنێ بەلە گیرۆدەبوونیان بەم بەڵایە کەسانێکی جێگای باوەڕ و ئینسانی معتەرز بە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی و هەر چەشنە هەڵاواردنێک ناو جامعەدا بوون، بەڵام بەداخەوە ئێستا لە گۆشەی خیابانەکان کەوتون و لە فکر ئەوەدان کە پشک و زەڕێک لەم ماوادەیان گیرکەوێت و بتوانن سەعاتێک لە ئێش و ئازاری ئەم بەڵایە نەجاتیان بێت. هاوڕێ بەڕێز، زۆر سپاس بۆ نامەکەت. دڵنیا دەکەین کە کۆمەڵا ئەم ئەرکە گرنگەی خۆی دەناسێت و بە پێ توانا و بۆ بە جێبەجێکردنی هەوڵدەدات. بۆ ئەوەی بتوانین ئەو ئەرکەی خۆمان بە باشی بەڕێوەبەرین، پێویستمان بە هاوکاری کەسی دڵسۆز وەکو ئێوە هەیە. ناردنی راپۆرت و معلوماتی ورد لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی ئەم بەڵایە یارمەتیمان دەدات کە بتوانین بەرنامێکی زیندووتر و کاریگەرتر ئامادە بکەین. هاوڕەیەکی خۆشەویستی بەرنمەکەمان بە نازناوی فەرهاد لە کرماشانەوە نامەیەکی تێر و تەسەلی بۆ نردوین کە تەرجمەی کورتەیەکیتان بۆ بڵاو دەکەینەوە. فەرهادی بەڕێز نووسیبێتی لاوانی بنەماڵەی کرێکار و هەژار و کەم داهاتەکان کە ئەکسەریەتی قاتعی لاوانی ئەو وڵاتە پێکدێنن لە زمرەی بێبەشترین و ستەم لێکراوترین دانیشتوانی کوردستانە. بالەوانە بگەڕین کە هەر لە مناڵیەوە بەهۆی دەستکورتی خانەوادەکان ڕێگەی دەرس و مەدرسەیان بەرناکەوێت. ئەوانی دەرز دەخوێن و هەر چۆنێک بێ مەدرەکێکیان دەست دەکەوێت چ چارەنووسێکیان هەیە. سەرەتا ئەو هیوایە لە دڵنیاندایە کە کارێکی گونجاو لەگەڵ ڕادەی دەرس و خوێندنەوەکان دەستکەوێت. کاتێک لەوە بێهیوا دەبن واز لە ئەوانە دێن و هەر کارێک هەر چەندەش سەخت بێت و لەگەڵ مەدرەکێک کە وەریان گرتووە نێتەوە بەرەو پیری دەچن.
تەنانەت ئەوەشیان بە ئاسانی بۆ پەیدا نابێ و ئەگەریش پەیدا بێت معمولەن موقەتیە. ئاواتی ئیزدواجکردن و پێکهێنانی خانەوادە لە دڵیاندایە، بێکاری و نەداری ڕێگایان لێ دەگرێت. بەپێی ئامارێک کە لە ڕۆژنامەی هەمشەهریدا چاپ کراوە، ژمارەی کچان و کوڕانی ئیزدواج نەکردووی نێوان 25 تا 30 ساڵ بە خێرایی ڕوو لە زیادبوونە. سەبارەت بە ژنان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە 8 دەرسەدەوە بۆ تا 25 دەرسەد و سەبارەت بە پیاوان لە 20 دەرسەدەوە بۆ 40% زیادی کردووە. بەپێی ئەو وەزعیەتە ڕادەی ئەفسوردەگی و بێهیوایی لە ناو لاواندا بەردەوام ڕوو لە زیادبوونە. لە ڕووی ئابوووریەوە ئەوەی کە کاریان دەست ناکەوێ و ئەوەی کە ناتوانن ژیانی سربەخۆ پێکبێنن، ئەوەی کە خۆیان بە سەرباری بنەماڵەکەیان دەزانن، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەی کە فرسەتی چێژوەرگرتن لە دەورانی جوانی خۆیانیان نییە، خۆیان لە گەلێک پێداویستی سەرەتایەکان بۆ گەشە پێدانی ئێستەعداد و توانایەکانیان بێبەش دەبینن. لە ڕووی سیاسیشەوە ئەوەی کە جمهوری ئیسلامی ڕێگرە بۆ ئەوەی لە فعالیەتی سیاسی و مەدەنی دڵخوازی خۆیاندا بەشداری بکەن، ئەوانە هەمویان دەست دەدەنە دەستی یەک و زەمینە بۆ پێکهێنانی حاڵەتی بێهیوایی و خەمۆکی لە نێو لاواندا خۆش دەکەن. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە ڕۆژی سێ مانگی بەفرامباری 1400 هەتاوی کاکەریم محەممەد نژاد خەڵکی شاری سەردەش بەهۆی نەخۆشی ماڵاوایی لە ژیان کرد. کاکەریم محەممەد نژاد کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانی خەڵکی شاری سەردەش بوو. کاکەریم برای هاوڕێی گیانبەخکردووی کۆمەڵا هاوڕێی غەفور محەممەد نژادە. کاکەریم هەتا دوا ساتەکانی ژیانی لەسەر ڕێبازی برای گیانبەخکردوەکەی مایەوە و ئاواتی ڕووخانی ئەم ڕژیمە بووکە بەداخەوە نەخۆشی مەجای ئەوەی پێنەدا و بەهۆی نەخۆشی ڕۆژی سێ بەفرامبار دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵە و خزم و کەسوکاری کاکەریمەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی چوارشەممە یەکی مانگی بەفرامبار کاک ئەنوەر نادری کەسایەتێکی خۆشەویست و سیمای ناسراوی ناوچەی ژاوەڕۆ و ئاوایی تەنگی سەر لە تەمەنی 57 ساڵیدا بەهۆی نەخۆشی ماڵاوایی لە ژیان کردو. کاک ئەنوەر ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی تەنگی سەر لە ناوچەی ژاوەڕۆی سنان لەدایک بووە. بەهۆی هەژاری و نەبوونی کار و داهات هەر لە تەمەنی 10 ساڵیدا ڕووی کردە شاری سنە و لە یەکێک لە کارگاکانی شیرنی سازی دەستی بەکار کردو بوو بە یارمەتی دەری بنەماڵەکەی. کاک ئەنوەر کە تەمەنی دەچێتە سەر هەروەک زۆربەی لاوانی زەحمەتکێشی کوردستان بەرەو باشووری ئێران دەڕوا و هەتا ڕاپەڕینی گەلانی ئێران دژ بە ڕژیمی پاشایەتی لە باشووری ئێران خەریکی کار دەبێت. لەگەڵ خۆشی جەماوەری لە ئێران و کوردستان دەگەڕێتەوە کوردستان و شان بە شانی خەڵکی ڕاپەڕی و لە متینگ و خۆپیشاندانە جەماوەریەکاندا بەشداری دەکات. پاش ڕووخانی ڕژیمی پەهلەوی کاک ئەنوەر ئاوات و ئارەزوەکانی بە خەباتی کۆمەڵەوە گرێدەدا و بە وەک هەڵسوراوێکی لێبڕاوی ڕێبازی کۆمەڵا پەیوەندی خۆی لەگەڵ هاوڕانی کۆمەڵا پتەوتر دەکات و تا دوایین ساتەکانی ژیانی بەو ڕێبازا وەفادارمایەوە و هیچ کاتسەری بۆ ئەم ڕژیمە دانەنوێت. زۆر بەداخەوە بەهۆی هەست بە ژان و ئازاری جەستەیی ڕۆژی 25 مانگی سەرماوەست ڕەوانەی نەخۆشخانەی تەوحیدی شاری سند دەکرێت، بەڵام دوای چەند ڕۆژمانەوە لە نەخۆشخانە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. تەرمی کاک ئەنوەر لە ناو ئاپۆڕەی خزم و کەسوکاری هاوڕیانیدا لە گۆڕستانی بەهەشتی محەممەدی شاری سنا ئەسپەردەی خاک دەکرێت. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵە و خزم و کەسوکاری کاک ئەنوەر بە تایبەت لە خەڵکی ناوچەی ژاوڕەی شاری سنەی سەربەرز دەکەین و بەشداری خەمیانی. یادی ئازیزی کاک ئەنوەر بەرز و بەڕێز بێت.
بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامۆ ئیممیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی ئازیزین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیامۆڕا بۆ چوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.